باش ئێستا میرزا کە خاتری ئەو خودای ئێستا بەس پێم بڵێ ئەتوو بۆ ڕازی نابی ئێستا بۆ قایلنی کاکی من بەس پێم بڵێ ئێستا من خراپیم لە چدایە کاکە ئەمە یەکتر دەناسین ئێوایە تەجروبەمان لەگەڵ یەکتر هەیە بەڵێ چەند ساڵە تۆ کوێخای ئاوایی دەیخۆی حسابەکەت بۆ من نەکردووە نەبۆ من نەبۆ خزمانم نەبۆ دۆستان بۆ کەسم نەکردووە دەی کاکە چەند ساڵی تۆە بە ئەو ساڵیش بۆ من بێ کوڕە میرزا ئەوە بەلێ هاتنە ئاخر ئەمن لێم دێ ئەها مەسەلەن قات کڵاو جەمەدانە مەسەلەن ئەمە بۆ دەمان سمێڵ ئەوجا ئەمن ئینگلیزیەش دەزانی ئینگلیزی زانی بەڵێ ماشەڵا کوڕە تۆ خوێندەواری نیە ماڵت بەفرەنیشی چون ئینگلیزی چ دەزانی بۆت بڵێم دا بڵێ بزانانی چ دەزانی چۆن فایسان کیس ئیندۆ ئای ماشەڵا بۆ پێ لەوەی ئینگلیزی ئینگلیزی بوو کوڕە کاکە ئاوا نابێت چەند ساڵی 165 خەڵکی لەگەڵ بوون خەڵکی ئاوایی دەی با و 4 ساڵانش بۆمە بێ چۆنە منیش خەڵکم دەگەڵا چۆنە منەوە بایزم هەیە قادرم هەیە حەلیم هەیە چۆنە دی خەڵکەشەمە دەگەڵ بە خەڵکی من نازەکە سەلیم غەنیوی دە پیاویە چێ سەلیم سەلیمی خۆبان ئەدی چۆن ئیمانم نەبێ ئیمانم لەبێ لە بەشتێکی نەبێ بە گاوانی گوندیشی ڕاداگرمە و سەلیمە ئێستا کاکە پێویست ناکە ئەمە باهیسکە ئەوەی نەکەین خەڵکی گوندیش هەموو لێمان ناڕازیە دەڵێ ئەو دوانە دەستیان بەسەر هەموو شتێکی ئەو گوندەی داگرتووە هەموو سەربەت و سامانی ئەو گوندەی بۆ خۆیان دەی کاکە وەرە باڕێککەوین بە زۆرێک لە زۆرەکان کاکە بۆ خۆمان نابی کەسێکی گوندی داکەین پێم خۆشە ئەمنیش پێم خۆشە ئەرێ وەڵڵا دێوەڵا پێم خۆشە دێڵا ئەنجام مەسەرەن پێ چۆنە مام قادری دابین قادر چی نابێ ناجا قادری بنامۆزا ئێجا بنامۆزا کۆ چۆن دادەنی جا فەرقی چییە گوێ لێە مام قادرەوە دەمی دەلێ پارو لە زاری بەربێتەوە بۆ کۆشیە باشە شتی وان نییە تو ناوەجا بۆ بایزە سووری دانەنێ بایزە سوور بایزە سووری کۆرە ماڵت بەقڕێت بۆ جا فەرقە تۆ بایزە سووری چیە بۆ باز ئامۆزاد نییە ئێبە بە کەڵک ناکاک جا باشە شتێکی ئەمن کەسەکەم پێشک دێ نە خزمی منە نە ئیتوشە جا لەو گوندەی کەس هەیە یان خزمی من نەبێ یان خزم هەموو خەڵک یان عشیرەتی تۆ یا عشیرەتی منە ئەها مێشکەکەم بە قووەتە کۆمپیوتەرە فکر دەکاتەوە چێ دای من دەزانم چێ وەرە با ڕەسووی دانی کام ڕسوو ڕەسووی گاوان ڕسووی گاوانی خۆمان ئابوو کوڕەبی کە خاتی خوای ڕسوو گاوان چۆن بە کەڵک کوێ خاتێت ئێستا بۆ حیا و ناموسمان نابێت لە لای خەڵکی ئەوجا خەڵک بە من و بە تۆ ڕازی نیە بە ڕسووی ڕازی دەبێت ئەدی میرزا ئەدی وەتمان و میرزا بۆ لەو گوندن ئەگەشتەکیمان پێ چارەسەر نەکرێت ئەتوو داینێ ئەو گوندە نیوەی خزمی توێ نیوەی خزمی منە وایە دەچینە پێش مزگەوتی خەڵکەکەی کۆ دەکەینەوە پێیان دەلی جولێ دەلێن کاچی من لەمەودا شوێ خاچی دادەنین ئەوجا پێشیان دەنێ قەناعەتیان پێدێن خۆم تو بۆ خۆ دەزانین قەناعەتیان پێ دەڵێن دێنین دەڵێن کوڕە ناکرێ ینی ناکرێ ئەمە ئەو گوندەن هەبێ بەبێ کوێخە گوێن لێ خۆ وایە بەس ئەمە کاکە خزمی خۆم پێ کۆنتڕۆڵ دەکرێت بەلە قسەم دەرناسە بەس دەترسم ئەتۆ کاکە ئەتۆ ئیشەکەی نامیرزا دەزانین چیە پێم ناخۆشە ئەو پلارانە ماوێ ئەمریش ئی خۆم پێ کۆنتڕۆڵ دەکرێت ئێستا باعیز بە تۆ کۆنتڕۆڵ چ کۆنتڕۆڵ ناکرێت یەک قەرتاڵی وانێکی دەدەمێ هەنجیرە ئەوە بەڕاستە بڵێم یاخوا وابێ وەڵا خۆ شتێکی باشی تێدایە چۆن سپێنی هەشتێکی کردی دەڵێن خەڵکی های بخۆت هاڵداژات ئافرین ئەوجا باشی تێدا ئەوجا یەک شتی کەش ئەمن بۆ ڕەسووی دادەنی ڕسوەر کارتۆنی دەبێ گوێ لە بەردەستی خۆندا چەند پێخۆش بێ ئەوەی پێ دەکەین خۆ ئەمە ناڵین ئەو زۆر سەرەکەرێکە جا بۆ خوای وەتمان خۆ دەکرێت بەس باوەڕت بێ دوو مانگان بەس پرۆڤەی دەوێ ئەو کاکە پێی دەکەن کورت و خەمن نەمێ کولە بخۆ لە تەریشتی دەبین گوێ لێ دەڵێن مەسەلەن ئەوەی جێبەجێکە دەڵێن ئاوا بڵێ دەڵێن ئاوا بڵۆ گوێ لێ خەمی ئەوەت نەبێ دەزانی چی ئەوەش تاقی دەکەین ئەگە کوتیشیان ئەکاکە هەت چەند جارێ خەڵکن داناوە و هەر فێری لێ کردوین و دەزی لێ ئەو کێ بتەقی بەو ئەو بایزە ئەوە بایزی خزمەت بەسەری تۆ ئەگە باعیز نەبوو بزانم جا ئەگە قادر نەبوو یان سەلیم بەو ناوان بانگمەکە جێلی زاولیشی پرسی دەڵێ سەلیم بۆ خاتی و سەلیم پیاوی ناپیاوە باش سەلیم سوڵ و سەلاحەتی لەسەر دەستی دەکرێت باشە تو میرزا خزمی من بەچە دەزانێت کوڕە کاکە خۆ من زەمبیان ناکەم بەزاخر هێندێک شتێت و بێویژدانی دەکەین هەر مەجالت پێ بدرێت دەی لە خزم و کەسوکاری من دەدەیت کاکە لەوەی گەڕە پەڕێکی سپیاڵدەوە باشەوە هەڵماندا لێ ئەوجا پێشیان دەڵێن گوێ لێم دەڵێن مەسەن بۆ منەوە پرسیار دەکەن دەڵێن کاکە هەرچی دانا هەر خیانەتی کرد و هەر دەست دەرچوو گوێ لێە ئەمنوت و دەبێ وا بکەین قەناعەتیان پێ بێنین بڵێن کاکی من ئەمە خەڵکن لەولاولان ڕاهێناوە خەڵک لەوێ ڕاهاتوە بۆ ئەو جارەی ڕەسوویە ئیخۆنا لە گوندیشە کوڕی هەژاری گوندەکە خۆمەنی
فەقی دەکرێت وەنیا تەجروبەی دەکەین تەجروبەکەی دەکەین یەک دوو ساڵام زانین چۆن جا دەزانی چییە پێم وابێ وردە ئێستا دەروبەری ئەها سەعات 10 شتی وا خەڵک ڕەم بێ لە پێش مزگەوتێک کۆ بێتەوە پێم خۆشە پێشە چی ئەمە بچینەوێ لەوێ حزورین هەبێ ئامادە بین دەبووی لە خەڵکە کات قسەی بۆ بکەین چۆن دەبێ فەرمو پێشکەوە فەرمو وەرە خوا بە قوربانت دەبم ئەستی دروست کردووە و فاتیشە دروست کردووە های لە ئەستیە و های لە فاتێ توخوا گوناحنێ بەهۆی بلێوە مەکە ها ئەوان خۆشە بانیان پێت بلێ بانیت باش بۆ چورکت بە قادوی دادێ وەڵا لە تەپڵی سەرت دەستە دەوێت چاو خدا بە قوربانت ئەوەی لە تۆ خافڵە کافرە پەپولەی ڕەنجین سیمل حوزار جاورە بانیان چاک بۆ دادە وەڵاهی بە بێ شەکلی بخۆوە وە دەزانی شەکلت پێخوادێتەوە درۆیە دەڵێن ئیسان ناگەشێتەوە ئەوە چاوان لە چاویکە ئەوەی جا ناز و لەنجە و لارت لێ بۆ بکە وەڵاهی هەچی نەخۆشی دەقات بدانامێنی پەک لە جوادیە چێ دیسان سەر لێ شێواو دیسان بۆچی هاتیەوەی خەت گرتم ڕاستە سەرم لێ شێواوە هەچی هۆش بێ نەماوە ئەستی تو ئیمانت خۆت لە بۆشێ لە گوڵێ داوە ئەرێ تۆ عیب ناکەی بۆ داناوەشێ ئەتۆ ئەو گوندت لە من بەدەنکێناوە بۆچی چۆن بۆچی ئاگری دڵ بەهێزە دەت سووتێنێ یەک پارچەی سووتاندەوە بەخوای قاز و مریشکی دەرکێوەشم خۆش دەوێت جا خۆشت دوێن کەیفێ خۆتە بەڵام ژنیش سەرکانیشم لێوە دەنکاتون لەسەر کانێ باسم دەکەن خۆشەویستی من و تۆ وەکو لەیلە و مەجنونی وە جا تۆ هەر بۆ خۆت شێت و شەیدا بووی هەر نەماوە نەماوی کەیفێ خۆتە ئەمن لەبۆ تۆ هیچ ئەستێکم نییە دەبێ هەستت هەبێ خوا لێت قوبوڵ ناکات ڕسوو شەوێ نیوە شەوێ خەونی بە تۆوە دەدینی شەوێ دیم خەون پێوە دیتووی چ خەونێک لە دەریای ئیجێی دەپاپۆڕی دابووین پەری دەریاش زۆر جوان بوو دەتگوت مانجی یەک شەوەیە جا چت دەکرد لێ دەریای جێ دەڕۆیشتین قەدە من لێ دەدان پێکەوە حەشق بۆ هەر شوێشی بڵێ دەڕوا لەو خەونانەی تۆ دەبڕە بۆی چی بژێڕەوە بابۆت شیکاتۆ بزانێت چییە حەچی پێی بلێم دەڵێ نیشانەی خۆشە نیشانەی شادیە بە تایبەتی لەگەڵ سیمل عوزارێکی وەک تۆ دەی جا چت دەوێ ڕەسو ئێستا وەڵڵی لە هەستم تێناگەی چت دەوێ دەی لە هەستم تێناگەی دەی فەرموو وەڵڵی دەزانی دەڵێم چۆنە ئەها مامۆستا مامۆستا ئەوەی کە دەست نەکن مامۆستای مەسەلەن مامۆستا دەرست پێ بڵێ ئەدی هێندەی لێکمە چێشەوە مامۆستای مزگەوت تێدەلێم ئێجا دەچی چ دەکەی دوعا دەکەی کوڕە نەوەڵڵا دەڵێم بەشکم کوڕە مێردم پێ بکەیت ئەرۆ ئێستا چ لە من دەوێت ئەتۆ وەڵای مێردم پێ هەیشێت و جێلی نەفە چۆن تحای من بردووە لەو گوندەی ئێستاوە چی لە من دەوێت چاودەیە ئەگە فەقیر نەبام وەڵڵی بیلای لە بۆ خۆ جوابیان لە بۆ دەناردم وەڵڵا چونگاتی فەقیرم هەموو پێم دەلێن گێت پێم دەلێن شێر وەڵڵی بیلای تەڵای پارەت ئەدێرەدا ئەگە ئێرە تێیدا بوو خوا دەیزانی ئێرەش تێیدا ئەمما ئەگە ئێرە تێیدا نەبوو تۆماتیکەن ئێرە مەشغوڵ دەکە یعنی ئێرەش تێیدا نامێت هاتیەوە ئەو نازە چ بوو دەیکردن هەستیە بە حەقی خوای پێخۆش بە حەقی خوای بەڵانەواری مەکری دەکردن دەنا وەڵڵی پێی خۆش بوو بەس ئەمیش وڵی سلام علیکم علیکم السلام سەر چاوانم ڕسوو چلۆنی سەرحەتتوک چاوان ساغی بێم زۆرەتەوە بە کەیفی وەڵا چاشین بڵێ چۆنی وەڵا لەوەتی ئەبەکان دەخۆم چاترم ئارێ وەڵڵا وا فەرموو چوو دەبێ زاخر تو ئەخوای پێت دڵم ئەوە بەکەڵگەوە دێمە ئەو پرۆ ئالی گەرجە ڕاست دەکای حەبیەنە حەبت نینە بەدی چۆن ئەو کەم دێشی دەڕۆستە بۆ
دەسە پێ ئێستا خۆی خۆی نەستا ئەوە سەدەهاتین بۆ ماڵەوە بۆچی کاکە دێنە بەزەوە لێرە تووشت بووی بۆ تو پێت ناخۆشم میوانە ڕناگری بەرە بەرێ وەڵا بەڵانێ خەفەتمە خەفەتیستەیە ڕای لە دڵنیاشکاندووە نەنەڵنا ڕسوو دێ ڕسوو بڕۆی بیجا بە کەڵک دێ واللهی بابزانی دایرە سۆ تا هۆی بچۆرەوە بۆچی تا هۆی بچۆرەوە تدري بقى؟ بڕۆ ئێ وەرەوە واللهی بڵێن چی باشە باش ڕادێ میزا گوێ لێیە ناشکوریان با نەکەی هەر ئەوەش چاترێ وەڵا ناشکری چانی لەخوای بەزیاد بێ لەشن ساغە نەخۆش نین کەمەندام نین هەر ئەوە چاترە لە خەڵکی بێگانە زاماقڵە ڕسوو تەکبیرەکەن بۆ کردوی تەکبیر بۆچی چاوت لە من بی پارود دەکەویتە دەڕۆنی گوێ لێە دڵنیابە بە قسێنکەی قازانج دەکەی زەرەر داکەی جا ئەوە چییە مەسەلە میرزا دەتکەینە کوێ خەی ئەوای چۆنە پڕ وڵات چاکنێ دانگوت کابرای زگی لێشا دەستیان بە پشتێدا دێنە بۆ کۆرە بابا من پێویستم بە ژنێ چاوی من الحكم لله خەڵک پێم دەڵێن دەمڕوت کاکە ژنێشت بۆ ژنت بۆ دێنین بۆ ئەتۆ ئەگەر هەموو شتێکت لە بەردەستی داژن هێناتی کوڕژنیشت بۆ دێنین ماڵت چیە ئەتو چیشت بۆ چکار بۆیە ئێستا ئەوە دەتانەوێت ئەمن بکەنە کوێخە عادی کوێخە پارود دەکەویتە دەڕۆنی گوێ لێجل و بەرگی جوان چیشت بەدڵە کەیفت لێکەیە وەڵا بە ئەستە ئەستی بەسەر حەتوک چاوان ئەستیەش وا لێ دەکەین بۆ دێنین و ڕازی دەکەین بەسەر حەتوک چاوان ئەمما شتەک هەیە ڕسوو گوێ لێ ئەوە خەڵک لێرە نییە مابینێ خۆشنە گوێ لێە ئەگە کردنیە کوێخە ئەتو لە هەمر و کوێم نومی زایدا دەبی لە قسێمە نابێ دەرچی جاوە هیچی قسەی چاکەم پێ دەڵێ ئای چۆن بەڵانە مەرجێکی هەیە وەکو وعدەکانی هەڵبژارنیە نەبێ کە بۆم دێنن بۆم بێنەنا ئەمن ئیوێنی فێڵێم لێکەن گوناو دەکاتی وەڵڵا گوناو پێشەوەی ببێ کوێخا بۆ دێنی چۆنە لێشی دێ میزاتی ڕادەبینی چۆنە پێ چۆنە واللهی هێندێک پرۆڤەی دەبێت مەسەرەنجا بۆش دەبێت مانگەکی خەریکی بین بۆ دەڕاستە شتێکی دەپرسم ڕست خوێندەواری هەیە حەجادێت چۆن ئەوە چەندە ئەوە یەکە ئەیافەری ئەدی ئەوە چەندە ئەوە یەکی ئەستورە آخر ئەوە چۆن یەکی ئەستورە یەدەوە یەکی ئەستورە لە نێو قەدی ڕابی کە دوو دەبێتە دوو ئافرین کاکە ئەوەش بۆ خۆی عیلم و معریفەیە ئەوەش بۆ خۆی لێزانینە وەڵی ئافرین وەڵی بلیمەکڵم نایبگڕێ بەڵامەوە بڵێم چی لە قسێ تۆ دەرناچە هەڵبژارنی دیکەمانە ناچاری نبێ پێڕاست دەڵی تەنگاوە ناکڕە مێرزا دەزانین چیە ئەتومە بۆ خۆی دەگەڵ نابین دەگەڵ ناکەین کەسانی بۆ دادنی ئەی ڕسوحی مات دەبن ڕسو حیان نەبێ ئەڵانە قسەن کرد خەڵکی گوندیش ڕازین کرد وەڵا پێم خۆشە بەس ئەستێم بۆ بێنن ئەستی کوڕە وەڵی بۆ دێنی لێ دەکەم دەتگۆڕم ڕێک و پێخ پوختە دەماچەی ئەلێرە بەستە دادمەمە پێشمی ئەستیە وەڵا پێم جا دەخوا ئەستی قڕێش دەخوایان نا وەڵی پێم خۆش پێت خۆشە وەڵا ئەما لە قسێن دەرناچم وەڵاهی بەس ئیشی تادا پشتم پێ لە خەڵکی مەکەن نا بەس بڕێکیش بەخیرەت بەکە هەر شتێک دەبێت دەگری دڵەکەم ناکە دەبێت تۆزەک جەراعەتت هەبێ هەبێ ئاواژ ناوەکو ئێستا ئەوە چێ بێرەتەوە ئەوە چی لە بڕۆژی خواردوونە دێت تو سامێ بنوێنم تا سامێ بنوێنە بزان ئەمیش زۆر بەتوندی ئەوڕۆ ئیوا خۆڕاست و چەپ دەکەم یەک شەپڵ داغی لە بایزە سوودی دەدا باشە تو بۆ قات داڵغەر بەبایزیەوە لێ داوە چی لێ کرد بۆ خاتی قەبایەکەت نەتبینی ئای ئەم ناموسن چی بەردی لێ گوێزینی داخۆ نەی خواردووی توش لێت دابا داوەشی کاکە پێی ناوێرم کاکە خزمی دەگەڵن چاوی من وەتمان ڕاز دەکە ئەو بایزەی وە تۆزێک سەرخەر نکاکە من بایزیتم بێ دەکەم بەخۆی بۆ چەکانە دەبێ لیدەمەوە لیدەوە کاکە وعد ببایزی دێنمە بەردەستت بە کەیفێ خۆ یەکشت لەی لەبنی گوێیدا باشە کوڕە کاکە لە چێ دەدەی لیدە بەس ماکوژە زۆر باشە چۆنە بەڵا پێم خۆشە باز خۆنەوەتە تارە ئەستی لە بیرداچی باکشی بەدگۆڕم ڕێک و پێک پێشە مشتێک بۆی نەڵێ لەسەر وعدی خۆنین دەت بەم قسانن پێ دەگەڵ ئەستێ دەکەم پێت چۆنە پێم خۆشە دەوەرە
السلام عليكم. سلام عليكم. سرچاوانم بەخێر. شلونی باشی ئەستی خان؟ باشیش بێم زۆرەتی؟ باشی. ئەو کوڕە قۆزەی دەناسی؟ تا کەسێ ڕسووی نەناسی. دەزانی چیە مەبەستی میرزای لەوەیە کە دەڵێ ئەو پیاوە گەنج و قۆزەی دەناسی مەبەستەکەی لەوەیە ئەمە دەنهەوێ لەمە و دوا زیاتری بناس. دەچۆنی بناسە. چۆن چۆی بناسی چۆن ڕسوو پیاوە کە شەکلە پیاوە. گوێ لێ لەبەرەوەی کەسێکی فەقیر بووە تا ئێستا دەسکول بووە خەڵک ڕەم بێ بەو شێوەیەی خەڵک ڕەم بێ بەو شێوەیەی ئەها احتیمامی پێ نەدابێت بۆ نەزانیوە وا نەزانیوە کوڕە پیاوەگە فەقیر بوو هەموو کەس بە ئەوە تێدەگا کوڕە نانە کاکەوانی نەکان بەسوو خەڵکی گوندی خۆمان ئافر ڕسوو هەڵە نیشات کردوونە دەکوێ خاک ئەو بوون چی؟ وەڵا کردوون لێ چۆکا بۆچی چۆن شتیوە؟ بۆ چۆن شتیوە ناقا پێت سەیردی وەڵا پێم سەیرە. ئەخلە بەرچی کوڕەسووی فەقیر حەیبی چییە؟ ئەو بەسە بەری خۆیە هەتی بۆیە دەڵنگڵی دوور دەرمانە جون لێ وەتمان بە کوردی با پێ بڵێن دەمانێت ئەوش بکەینە کوێ خاشە ئافری شعرێک هەیە دەلێ ئاگەر گوڵنی دەشتیشمە بە پەیوەندی بۆەوە هەر چەندی دەکەمە سەر پاڵ هەر دەبیێ من ڕاوەستێت و باشنەکەی تێ بکەێنی گوێنی باسی بە کوردی کۆتایی هاتوێ گوێ لێە مەسەلەن پیام نابێ بۆ خۆ دەزانێ دنیایدا زگورتیبی گوێ لێە کوڕ هەر دەبێژنێ بینی ژنیشا دەوێت ئەمەش هاتوون تەکلیفەکەن هەیە گوێ لێە دەنهەبێ مێردی بەڕسووی چەند بەڕسووی ڕازی بم؟ بۆ بەڕسوو بۆ ڕسوو عیبی چیە فەرمەوەتە ئەوە ئەمە لە دوونی ئەوە پاشی دوو بینێکی دیکە دوعی مەعاشی پەیدا دەبن وەڵڵی پارود دەکەویتە دەڕۆنی جا کەسی بە کڕسوو چاکت دەست دەکەوی بڵێ چی دەوێ بەڕسووی ڕازی؟ ڕاستە گوێ لێ چاو لێ زەلامی حاکم حیسانی زیەک والله دەڵێ سارێ خزوچی بگری زەلامی وەک ڕسوو دەست ناکەوی ئەوجا ئەمە لە بۆ خۆر خزمەتکاریشی دەبی ئەمە دائما دەگەڵی دەبی لەگەڵ ڕسووی تو خەمیەوەت نەبێت بۆ خۆمان ئاگامانێت بۆ خۆمان لە قسێ حامدەر نەچی تو خۆزای گوندا هەمووی لە قسەی من و میرزایە هەموو قەمزبوون کەسوکاری یەکدینە بە قسێ شت دەکەن ئەو کەسی دیدان دەست نەدەکەن لە ڕسووی زیاتر دا ڕسوو شعرێکی بۆ بڵێ شعر بەسەر چاوە سینگم دەفتەری شعرانە براژن بۆ ئەوەندە جوانی سوێن دێ دەخۆم دلی ناسکەنانی کوڕە بەزجات نەبی بۆ خاتری فەخری عالم براژنی کوێوە دەبێتە خێزانن کوڕە بڵێ سوورە گوڵ کوڕە بڵێ سوورە گوڵ دلی گوێزی بەدارێەوە ئافرین ئەوە شعرە ئەوە شعرە تازە سەردەمیشە وڵی لە هەموو ژیانی خۆمدایکە من جارما شاعری ببینم باسی گوێزی بکە لە نێو شعرەکەی هەر وایە هەمزارە چی گوێزی ئافرین ئەتو خەمت نەبێ ئەتو ئەکاکە لەسەر میرزار بەڵام نەبناسە وڵای ئەوانە بناسە کە خەراب بوومانە بناسە با لە سێدارم دەن جانا بەخراپی بەخوات تەسلیمی ئەو دوانە نە من ئەوە منیان مشکلت نەبێ ئینشاءالله جێبەجێ دەکەین خەمت نەبێ چاکە زە باشە مبارەک با بڕۆین ئەها ناڕۆین وە دەزانم ئەو ڕۆ لە داخۆ بووم دەچێکە ماڵمان ئەسەنی بۆی بزانن ها هەردی سەرچاوەکانم سەرچاوان السلام عليكم. السلام عليكم. سلامت بیا. سلامت. خێرا زۆر زۆر خۆشحاڵین ئەگەر لێرە دەوبین کۆبوونەوە هەر وەکو دەمێ دیکەش باسن کرد بۆ خزمانە وەکو بەڵێنمان پێدا وەکو بەڵێنم پێدا لەسەر قسەی ئێوەش و ئێمەش ئەمە کاگڕسوون هەڵبژاردووە گوێ لێ بەکوێ خای گوندی هیوادارین ئەوەش لە ئەمروو گوێ مەدابن و بە قسێنکەن پێش و خۆشە ڕسوو ئێستا دەیەوێ قسان و بۆ بکە جا ئێستا خزمیە پێ خۆشە گوێ لێ بۆ ڕاگەن ڕسوو جان داخوا دەلێ چی ڕسوو کا ڕسوو فەرموو بڵێ خزمینە ئیشەڵڵا لەمە لە خزمەت و دام و خزمەت و زۆر باشە بەڵێ خزمینە ئیشاءالله دا خزمەت و دام و دەبێ خزمەتم کەن بە هەموو نەما خزمەت و دەکەم خزمەتی هەموو لاچی دەکەم خزمەتکار دەبم زۆر بەڵێ
ئەوە هەمیشە دەبێت بە کۆمەڵ خزمەتی من کرد نەنا ئەمە خزمەتکاری کۆمەڵگەی تێگەیشتی وەڵڵا دڵنیاشو دەکەم دەبێ کاڵەکی بە ئاژنۆی خۆ بشکێن مە بەقسەدم دوو کاڵەکە بەدەستیشیان ناژیرێن هەڵ ناژیرێن وانە هەروەش نییە خزمینە بەڵێ جدی ئیشاءالله لەمە ئەو جادەوبانانە هەر هەموو دادەڕێژین ئیشاءالله لەمە دوای لەبەر خاتری جەنابەت ئەو ڕێگاوبانەی هەمووی قیرەتاو دەکەین بۆ وەکو دووبەی لێ دەکەم دەچم فریزوی دەستکرد و بۆ دروست دەکەم ئەوەی کاخەونی منە و ئەمن شەوێ شەو نخونی بۆ دەکەم دەبێ هۆڵەک و بۆ بکەمەوە هۆڵەکی لەش جوانی هۆڵی پرسەی زەرورە بەڕاستی دەبێ بکرێتەوە چۆنە بڵێ ئیشاءالله هەر کێشەی لەنێ گوندی دابێت لە محەلیدا بەڵێ جاوە ئیشاءالله بە ئیزنی خوای هەر کێشەشی لە نێو گوندیدا بێ هەمووی عەل دەکەم هیچ شتێک لەکن من نامێنیتەوە بەبێ عەل نەکردن بەڵێ ئەوەش دەبێ یارمەتی دەری من بن نابێن دەشنێوانی بگوازنەوە مامۆستا جەماعەت بەڕاستی ئەندە شتیشێ قبوڵی ناکەم نا چارەسەری دەکەین بە هێمنی بە گفتوگۆ چۆنە ئیشاءالله ئەگە پێم بکری خانە نشینی شتی باش بۆ دەبڕ ئیشاءالله پشتیوان بەخوای گەورە لەمە دو ئەگەر پێم بکرێ و لە دەستم بێ خانە نشینیشو بۆ دەکەم هەموو ئەوانەی کە بەتەمەندا چۆریان ئەوانە هەموو خانە نشین دەکەم لە ماڵێ لەسەر گازەڵا پشتێ درێژ دەبن و پارەی خۆیان لە بۆ دەنێرم چۆنە ئەفەنجا خزمینە نازام ینی ئەوەش هیچ گلەیەک و هەیە لە ڕسووی ئەوەش پرسیارێک شتێک هەیە بەسەرچان مام ڕسوو ئەمەش متمانەی خۆن بە تۆ داوە ئەڵێم بە هۆکاری ئەوەی کاتۆ سەرکردەی دەڵی سەرکردەم و کار و بۆ دەکەم و خانەنی کوێخا چون بۆ کوێخا ئەمە هەموو خانەنشین بووم بێکار بێ مەعاش بێ کەسابەت بەدەکەت لە وڵاتی دانەمەوە خەڵک هەمووی لە ناو گوندی دانا لە ناو شارەکاندا هەموو خانەنشینە پاڵی داهاتەوە هیچیشی دەست ناکەیت وەجمان لە لاپەڕە 12 بینوسە بەسەر چاوە لیژنە و لە بۆ پێک دێنم نا چاچی دەکەیت چاکیش دەبێ بە ئیزنێ خوای ئەدی قەرقسەتە بوو پێم چاون لەستەری مام ڕسوو متمانن بە تۆ داوە نابێ وەکو ئەوانی دیبێ و بڕۆی و هەر بڵێ قسەبێ قسەبێ ئیشاڵڵا دەیبیننەوە کاتی خۆشی بابم بەمنی گوتووە ئەگەر بۆ تۆ دنیا خۆش بێ تێدەکەی تێگەشتی خەموو نەبێ بەخوای کاڵەکی باشنۆ خۆ دەشکێنن کاکە جانجارەکەی دیش باسم کرد دوو کاڵک بەدەستیشیان ناگیرێن خزمینە یەک و لێ بەردەبێتەوە چاچی دەکەین ئیشاڵڵا ئەمە خزمینە لە خزمەتودا دەبین حد لەمە دووە هەر ئیشەک هەر کارێک ناگوزەریەک دەبینی شتەک ڕوودەدا وەرنەکن کاغڕسووی ئیشاڵڵا دەرگای من کراوەتەوە وەکیێن دەمەسنیم داخرابێ بە 6 ڕزگار بێن وابکەم وابێ نەگۆڕێ ناوا دەبێت هەر بەڵشم پێخۆشی بێکە چەپڵەکەم بۆ لێدەن لە کۆتاییدا من لەسەر ئیزن و بعدي أستي ئاجە سلام سلام چۆنی چاکیشکور باشی خۆش بیا سلامەتی نەمرێ سلامت بێ بەختی تابی ئەرێ پرسیارێک هاچ بۆ ئەرێ ڕەسوو نەبوو بێرەدا ڕۆی با بۆ زۆر گۆڕا و زۆر لە بەرچاو کەیفی هەبوو کەیف مەسەلە چ بوو ئێ بۆ نەزانیوە ناوەڵە چ بووە بەلێم دەشاریەوە تۆ چێخای گوندی بەڕاستە ئەوە لە کەیەوە وڵا تازە داناوە ئەتۆ چۆن دەزانی خانم بۆ نازانم بۆ داوای تۆ بۆچێ وەڕەسووی تا مێردیش پێ دەکەی چا ڕەسووی ئەوەیە تو مێردی پێ بکەی بۆ ئەوە نیە خوشکێ برانە ڕۆ خاکم بەسەر ئەو ڕەسوە جێلەی ئەوەیە تو خۆتی پێ خەسارکەی نەماوە گۆڕاوە زۆر گۆڕاوە گۆڕاوە یان لە بەرشتیکەیە هەڵا گۆڕاوە لە ڕوویەوە گۆڕاوە دەبێتە کوێخای گوندی لەبەر ئەوەیە یان ئەمەش دەبمە کوێخاژن دەبوو بمزانی بە خاڵێکتان نەکە هەر قابل بە ڕەسووی خۆش بیاخوا من دەڕۆم بە یارمەتی دەستمەکەم پورە مێرە خواد لەگەڵ ئێستا پێت خۆش دەبووە تۆ بە لە حەسوودیان نازانی چ بکەی
وەتمان کاکەوە هاتووی نازانم تۆ لێم لە ڕسووی هێدانە لێی چ هێشت پێ بڵێ ئەرێ ڕاست دەکا کاک ڕەسوو هەربیر مناسبە بەڵێ ئەوە جەنابەت لە کەنجینەوە وات لێ هاتووە پسی ئیشان سەر بەخۆکەی ئەوە بۆچی بە حوسێن گوتووە نێوان ئێرە نێ ئێرەیە دەی ئەدێ من شوێخای گوندینی و حوسێن چێ من زادەی دەکا لەسەر هەموو شتێکیش وەڵڵا بیلا وەتەڵڵاهی ئەگەر لەبەر حورمەتی تۆ نەبێ ها عەتوش چاوان دەفنێت و تاڕادن بەدەرێ کوڕە بەسەر لە چیە چا من کوێخانیم وایە هاتووە ڕسوو کوڕە تۆ ڕەسوو نابێت تۆزەکەت سفەتە بێ ئەتو نابێت تۆزە کوڕە باش ئێستا ڕەسووەگە لەبەر من و میرزای نەبا چیەکەی بە کوێخا قبوڵ بووی بۆ خۆ هاتن دەدوم ئاخرەوە ئیشی تۆنەوە ناوەڵی تۆیە ناوەڵی تویە ناوەڵی تۆیە نەخێری تویە کوتم میرزا ڕجای ئەو خوارد لێ دەکەم بە ئامبە بمە کوێخە لێە بزانە بەقسەت کردم ئەوە هەڵبژاردی تۆ نەبوو هەر لە بەردەستی خۆمدا ئێستاش دەخوام لەو خوای نییە داوی بەبێ من ببسە کاچی من ئەو دۆ بەشەر بێن چونکە ئەو دۆ بەشەر بێن ماڵ وێرانی تێدا کاکە من والله لە دەست بۆ کەلەکەی مەبە کوڕەسەت ڕەست و سبەتە دەبێت باش تاگەر لەبەر من نەبا ئەستی مێردی بە تو دەکەی لێی نەپاڕاینەوە دەگەڵ میرزای چێ ئەستی کاتی خۆی هەر نازی هەبوو بەسەر مندا نازی دەکردن بەسەر مندا باشە ئەو ژیانە چێ بووی دابین کرد خوای تبارك وتعالى ئەمە هیچ دەورێکمان نییە دەیەوە بوونە سەبەب بەڵانجا خۆی ناکرێت هەموو ڕۆژێ بێن بەسەر چاوی منی دادەنەوە کوڕە ئەستیە نەیگووەتمانەمە نەگە لەبەر تو میرزای نەبێ مێردی پێ ناکەم جێدا دەی باشە ئەمن بوومە کوێخا کەسێک هەیە لەسەرەوە هەموو شتی دەنووسیتەوە بەسەر دەفەرمێ مسقالە ذەڕەتین خەیرەن یەرە مسقالە ذەڕەتین شەڕەن یەرە باشە حەڵای مان برايمی غەدری لە وسێنی کرد بوو باشە جەنابەتی چاو پۆشە چاو پۆشی دەستم دەبڵی خۆ نابوو ها ئەو هەموو شتی بە پیاوی دەکەنەوە کاکە کوڕە باشە باش قەنار وا نەبوو بەبێ مە پەنجە لە حاوێڕانەکەی کوڕە پەنجەی چی خۆوام یادوە بچم دەستام شۆ لێ پرسی بەوەکەم دەهەن وایە پێشداوە کوڕە دەنایکەم کاکە سەد بریار داوام ڕەسوو ئەرقەم لێ ئەرقانم هەستێنی هەنگڵی ئەستێ دەگرم و دەیبەمەوە دەبێ وازم لێ بینی بەڵێ بەسەی تو ئەستی مەعشوقی منە سما ئەگەر لێرە مەیتی بکەوی دەڕوا کوڕە لەبەر من نەبا مێردی پێ نەدەکردی کوڕە من نەچووی تەکلیفمان بۆ کردی کوڕەوە خۆی گران دەکرد چاوی من خۆی گران دەکرد حەزیزی من بۆی بە گەورە و سەنجینی بوو لێجا خۆ ڕەسوو ڕاست دەکا ئەگە بۆی نەبا ما بنوێژنی و ڕۆی ئاگرم لە خۆم بەردەدا سوپاست دەکەم ئاستی نەوەڵا دەهەشێت دەگرێت بۆچی دەهەشێت دەگرێت باشە یعنی وای لێ هات زۆر چاکە ئەستی خان با بۆت دەنێ و دوونانی گەرم دابێ جێو هەروە گەرم نابێت دەگەڵ کاک ڕەسوول قوفڵی ناکەم سنوورت بەزان تەداخونیشی عادی نەکەی قوفڵی ناکەم والله وە بیلدەوە ئەو سەمیرەت لەسەر زاریدانی قرخەت لێ دەڕۆن قرخەمی بە بڕەچاتر بوو والله بیلدا وەتەڵای بریە هەر گاوان بە مەگە شەوێ سەرم وە سەنیری دەکەت بە ئیسراحەت دەنووسن بابم جا ئەگەر پیاوی لەمە دووە بە بێقسێن و میرزای نووی دەبسێنی گوێ لێە جا ئەو بخۆ دەبینیەوە کاکە بەم خنشێنن بم کوژن چاترا بۆ بکاتۆنی ناکەم کورە بە بەقسەی دەرچوونی چی ناوە پیاو بە مردووی سفادەت نییە بە زیندوی هەتە جارێ لا إله إلا الله وأشهد أن كنت نابێ بڕات بە وەفابی دنێ بە وەفا باسی کامە وەفای دەکەین کوڕە واشەوە ڕەستا ڕەست و تخواستناوە بەڕاستیدا دەی باشە ئەوە وعدوو بە من نەدا ڕەسوەت بۆ خۆ سەردان و بنداری ئەو گوندەی شوێخای جوانی ئێستا کوڕە نە وەڵا ناوێرم دەست بۆ شتێکی بەرم یەک دێ دەڵێ وەتمانی کتێتی نابێ بیکە دەست بۆی دیدەمە میرزا کتێتی بە ئەو کارەی نەکات کاکە ژیان ئێستا من نازانم چ بکەم لەما بینی دوو بەرداشاندا بە قسێمەکە زەرێر ناکەی ئەتو چ دەبێت بە قسێ هەردوو کارمان بکە باشە ماڵت خەرا نەبێت چاکە ئەوە دەچینە دەرێ چاکە دەچینە دەرێ گوێ لێ بڕۆکەکیشین ئیشەیە دووە وەرە دەرێ توش وە دەرکەوە هەندێ لەدار نەقوتە بیژە با دووە بایز و سەلیمانی شێر بۆ دەنێری بابەدەوەریەوە ڕاست دەکات نەوەک خەڵکێک دەنگیان ڕاست دەکات دەبا بڕۆین دەڕۆین خوافیز وافیس وعافیس پێغەمبەر ڕۆیشتن و هەبێ هاتنەوەمی بێتەوە باش تە چی؟ تم خواب دەگەڵ بێ چاو لە پێشە خۆ بێ چاوی من خەڵک زۆر چاوی لەسەرن چاکە چاک باعیس بەڵێ مامۆتمان ئەوە بە میرزاشم گوتوێ سا لە دوو ناردووە دێن بەڵێ گوێ لێە لەگەڵ سەلیمی لەمە دووە دەگەڵ ڕەسوود دەدەن لێ پەنجەی لە ئاوێڕا کرد هەر مووی پسان خێرا بە من دەڵێەوە خەمت نەبێ بۆ خۆ زانی جێ لە هێندە شتی دەکا سەر بەخۆ نابێتی گوێ لێە والله هەر غەڵەتێکی کرد مامۆتمان دەست بەجێ بە تو ئاگدای دەکەمەوە خەمن نەبێ ئینشاءالله هەر ئیزنی شم دە و دەیگوژم
سلام عليكم سرعتك كتابي من خيرك باشي باشا خيرك شلوني باشي خير يا وطن باشا اقعد لرسوي هيا ئاگام لێیە گوێ لێ بە وردی بۆ شتێکیشم لە دوناردی پێم خۆشە بایزی ڕەگەڵدا با بایزی لەگەڵدا بێ هەر شتێک بێ پێ دەڵێتەوە دەزانم جۆ سەلیم پێدا باشە لەگەڵ باشە میزە بۆ یعنی ئەگەر ئەو بەتەنێ بایزی لەگەڵ بێت چییە بۆ نابێ نەخیر دەبێ کەسێکی مەشی هەر لەگەڵ بێ دەی باشە جا با دەگەڵیدا بە قەیدی نییە گوێ لێ پێ چاکە خۆ توش ئەو دوی لەگەڵ دەبنەوە بە سەلیمم گوتووە ئاگای لێ دەبێ ئەو منی بە بایزی ئەو پێم گوتووە بە چوار چاوێکە پێ دێکێ چوار چاو ئەمیش وەڵا هەروامە بایزی ئەوە قەناسەشم مێدا و دەشانی کرد ئەجۆ دەماسی پێ ئێدە زۆر چاکە دەبا با بڕۆین ببینەوە پێی بڵین و بە السلام عليكم ورحمة الله وبركاته. شلونك يا قرص؟ شلونك يا قرص؟ فاطمة باشا. سلامات. خيرات. سلامات بيها. سلام يا زوني. سلام. ماشي بايس. کاگڕۆ بەڵێ دەزانی خەڵکت لێ ناوازیە لە چێ لێجە نابێت بۆ ئەوە میرجا دەزانی مام حەسەن لێت ناڕازیە بەڵێ مام قادر لێ ناڕازیە مام حوسێن لێت ناڕازیە کاک بايز لێ ناڕازیە بەڵێ مام عەلیش لێت ناڕازیە بەڵێ باشە کاگڕۆ ئەمە 100 جارم پێگوت تەکلیفم لێ کردی ڕزام لێ کردی کوتم کاگڕۆ سەر بە خۆشتی مەکە گوێ لێ فەرمووی ئێستا ئەو عالەمە هەر هەمووی هاتۆتە سەر ملیمە گوێ لێ دەڵێن کاتی خۆ ئەوە دەستنیشان و کردووە و ئەوە هەڵوو بژاردووە و فەرموو ئەوەی لێ دەرچووە گوێ لێە ئێستا بە جەنابەت قایل نینە و دەڵێن دەبێ واز بینی زۆر باشە ئەرێوە باش ئەدی هەر ئەو دووە و نەبوون دەتانگوت حوڵای خەڵاتکە و خدری دەقوڕێگرا بۆ دەوهێش ئەمن ئێستاش لەگەڵدا بێت دەتوانم بەبێوە بچم بۆ دەشتنێش نەخێر ئەو خەڵکە ئەگە تووڕێ لەوە تووڕێ خۆ لە من تووڕێنیە کاکە ئەوە یاری بە عاقلی من و ئەو خەڵکەش دەکەن جا تو زۆر شتێنی بۆ سێر بێعقلێزانی بێعقڵ خەڵک دەڵێ ڕەسوون ناوێ بەڵێ خۆ خەڵک ناڵێ وەتمانم میرجا دەڵێن بەوی قایل زۆر چاکە ئەرێ وەڵڵا یعنی ئێستا ناکە ئەوە ئەمن و پێجێل بێ ئەرێ وەڵڵا ئەرێ جێلمەنیا جا چاوت لێ بێ بەڵێ ئەمن ئەگەر گاوان بووم ئەمن و هێنام 21 بەیت و بالۆرە و بۆ لێدام دەبێ کوێخا دەبێ سەردار دەتوانی خەڵاتکەی بەراتکەی بۆ خۆوادوو بە من نەدا باشە کاک وەتمان کاک میرزا ئەگە بە ناخێر و ژیانی و بە دوو قۆڵی هاتن ئەمن و کردە کوێخا ئەمر و بۆ دەرکردم هەموو شت و لە بەردەستی خۆدا ڕەشی سپی دەکەن سپی ڕەش دەکەن ئەمن چم پێ بوو کاکە سێ تێلیسی بەتاڵە پێ ڕاست دەکات سێ تێلیسی بەتاڵ پێ بوو بەڵێ ئێستا ئەوە پێوە ئەمن بە جێل و کەر دەزانوانیا بەڵێ جێریشی و بێعقڵێکی دەن نەخێر بۆ خۆت گەمژەشی و بێعقلیشی بۆ لەبەرسی ئێستا پێ دەڵم کاچی من ئەمن سێ تەلیسی بەتاڵم پێ بوو خۆم پیوازم سپینە کردو ئەو ماوەی ئەمیش عاقڵم بەکارێناوە دوو تەلیس و نیوم پڕ کردووە کاک وەتمان نیو تەلیسم ماوە کوڕە هەتایەکە دێنن سێ تەلیسان پڕ دەکا کوڕە پێست و دەستە دەڵاوخانەی کاچی خۆم